باس لە کتێبێک دەکەین کە لە کتێبێکدا ئەگەری دروستبوونی حکومڕانیەکی نوێ لە عێراقدا دەخرێتەوە. باس لە کاریگەری گۆڕینی چەمکەکانی عێراق وەکو دەسەڵات، وەکو ئاین، وەکو مەزهەب، وەکو مێژوونەتەوە دەکەین لە عێراقدا کە تەواوی ئەم چەمکانە بوونیان هەیە. دەکرێت سێ حکومڕانی هەبێت. جا تایبەت بم بابەتە ئازادی برای محەممەد نووسەر و ڕۆژنامەنووس سلامانویانە کاگازات سپاس بۆ ئامادەبوون بە خێراتی زۆر سپاس. هەڵبەتە بەڕێستان کتێبێکتان هەیە لە کتێبەکە باز لە سێم عێراق دەکەن. مەبەست لە سێم عێراق چییە؟ بەڵێ بەیانتان باش. سێم عێراق باس لەوە دەکەم هەر کاتێک هەموو چەمکە دوانەیەکان لە عێراقدا تێپەڕین بۆ منە دوو مەزەب، دوو خاک، دوو دەسەڵات، دوو مێژوو ئەمانە تێپەڕی ئەگەری هەیە عێراق فۆرمی سێم دووبارەکاتەوە. هەر کاتێ دوو نەوە لە بیرکردنەوە تێپەڕی دوانیمان تێپەڕین ئەگەری هەیە سێم عێراق دروست بێ. ئەو سێم عێراقی من باسی دەکەم بەدەرە لە پێکدادانە مەزهەبێکەواتە چۆن ێستا بۆ منە لە ئەوروپادا تیان پەڕاندووە، کاسۆلیک و پرۆستانتیان تێپەڕاندووە، ئێستا خۆیان پێی دەڵێن ڕیفۆرمی دینی. ڕیفۆرمەکەیە نەپەیوەستە بە کاسۆلیکەوە، نەپەیوەستە بە پرۆستانتەوە. ئەکرێ لە سێم عێراقدا ئەو عێراقە بێکە بۆ ئەوەی دوور بێ لەم پێکدادانە مەزهەبیە لە دەرەوەی دوو مەزهەبەکە شیعە و سونە بیرکاتەوە. بۆ نمونە دەکرێت هەر هیچ کامیان نەبێ، وەک چۆن ێستا گەنجێک لە ئەوروپادا هیچ کامیان نییە، شەڕ لەسەر هیچ کامیان ناکات، ژیانی خۆی تێک نادا، خوێن ناڕێژێ بۆ هیچ مەزهەبێکیان. دەکرێت لە عێراقەکەی ئێمەشدا ئەمە هەبێ. بۆ نمونە هەتا ئێستا خاکێکەی خاکی هەرێمی کورسانە بە خاکی عێراق ناوەڕاست و خواروی عێراق. ئەکرێت لە سێم عێراقدا ئەم فۆرمەوە هانەبێ، ئەکرێت سێ هەرێم بێ وەک ویلایەت لە ناو یەک جوگرافیادا، وەکەوەی کە لە ئەمریکادا 52 ویلایەت هەیە لە ناو چوارچەوەی یەک سنووردایە. ئەکرێ دوو مێژوو کە ناوی مێژووی پێش 58ەوە لە مێژووی هەتا پاش 58 2023 کە ئەوە تقریبەن ئێمە نزیکەی 20 ساڵمان لێ تێپەڕاندووە. ئەکرێ ئەم فۆرمانە لە عێراقدا دێپەڕێنێ سێمیان تاقیکەینەوە. دەسەڵات هەتا ئێستا لە عێراقدا دوو فۆرمی تاقی کردوتەوە، فۆرمی سونەیە بە فۆرمی شیعەکان. ئایا ئەکرێ کوردەکانیش ئەمە تاقیکەنەوە؟ بۆچی تاقی نەکەنەوە و بۆچی ئەمە نەبێ؟ ئەمە لە قسەیەکی فواد عەجمی وەرم گرتووە، نووسەرێکی عێراقیە. ئەو دەڵێ لە 1921 هەتا 2000 ئەو کاتێک سونەکان بەردەوام ببن تا ئەو کاتێک کە قسەکەی تێدا دەکات، ئەلبەتە ئەو کاتە هێشتا هەر سونەکان لە دەسەڵاتان وەفات دەکات. فواد عەجمی دەڵێ خەڵاتی ئەمریکەکان بۆ سونەکان. لە 2003 کە پرۆسەی ئازادی عێراقا عەلی عەلا نووسەرێکی تری عێراقیە تێ ئەم قسەیە دووبارە دەکاتەوە، بەس بە شێوەیەک دەڵێ خەڵاتی ئەمریکەکە عەفومکە لە 21 خەڵاتی بەریتانیایە بۆ سونەکان، لە 2023 خەڵاتی شیعەکانە ئەمریکا دەیانداتێ. بۆ نمونە من ئاوام لێ کردووە بۆ چوونێکە ینی چۆنڵی ڕەنگە خەیاڵ بێ، بەڵام ئەکرێ خۆ بۆچی بۆ ینی ئایا ئەکرێ فۆرمی سێمیش تاقیکەینەوە؟ ئەکرێ کوردەکان سێم خەڵات وەرگرن؟ ئەوە پرسیاری منە، ئەمە قورس نییە؟ قورسە، بەڵام ئەمە چۆنەڵێ من وەک ئەوەی کە ئەگەر ئێمە بمانەوێت عێراقێکی تازە دروستکەین دەبێت ئەمە بێت. تۆ هەمیشە ئەوە دەڵێم لەو کتێبەدا سێم عێراق باسی ئەوم کردووە، ئێمە عێراقی تازە بەوە دروست ناکەین کە دەسەڵات بگۆڕێ لە بۆنە لە سونەوە بۆ شیعە بکرێ بە دەستوری. ئێمە دەستورمان هەیە، بەڵام دەستور کە کاری پێنەکراوەکو وایە نەدبێ. بۆیە بۆ چوونم وایە بۆی ئەم عێراقا ئەم پێکدادانە ئەگەر تۆزێت دووریشکەومەوە لە پرسیارەکە تۆ سیرەکەی بەردەوام لە ناو مێژووی خۆیدایە. مێژووی ئێستا هیچ جیاواز نییە لە مێژووی 20 ساڵ 30 ساڵ بەر لە ئیستەی، بەڵام ئەوەیە ڕوخسارەکە گۆڕاوە. لە پاڵ ئەمەدا ئەو ئۆپۆزیسیۆنێک کە هەتا 2023 هەتا 2023 لە دەرەوە بوونە ئۆپۆزیسیۆن بوونە لە بەرامبەر بە دەسەڵاتەکەی بەعس هاتنەوە بۆ عێراق نەیانتوانی شتێک لە ئەوروپا بهێننەوە لەسەر خاکی عێراق ممارەسەی کەن و عێراق بگۆڕێ. ئەو شێوازە بیرکردنەوەیە. لە خاڵی سێمدا وتومە ئێمە بۆی عێراقێکی تازەمانە بێ، پێویستمان بە دەستوری تازە و حکوومەتی تازە نییە، پێویستمان بە بیرکردنەوەی تازەیە، پێویستمان بە نەوەیەکی تازەیە، وەکەوەی عەلیوەردی دەیڵێ. بۆیە ئەمانە کە وجودیان نەبوو لە عێراقدا، کە بوونیان نەبوو، کە دروست نەبوون، ئایا چارەسەر چییە بۆم عێراقە؟ بۆچی یعنی نەبێ؟
بۆچی ینی کوردەکان بۆ ئەوانش ئەزمونێک تاقی نەکەنەوە خۆ بە پێوەری ئەوەی کە لە ڕابردوودا باس کراوە ئەزمموی کوردەکان لە باشووری کورسان باشتر بووە لە ئەزمموی ناوچەکانی دیکە ئایا ئەگەر ئەم خەڵاتە دەسەڵاتێک ئەمریکا بێ یا بەریتانیا بێ یا هەر کەسێکی تر بێ ئەم خەڵاتە بۆ جارێکیش بدا بە کوردەکان و تاقیکاتەوە ئایا بە شتێکی باش نییە ناڵێم لە ساسە و بیرۆکەکەم تیۆریایەکی گەورەیە بەڵام ئەمە خۆ کاتی خۆشی جۆ بایدنم قسەی هەبوو بۆ عێراق لە دابش کرێ بۆ سەر سێ هەرێم و ئەو شتانە بۆچی یعنی ئەمەش نەبێت کە ئەڵێم سێم عێراق ئەوەیە کە من پێم وایە بە دەسەڵات بە هەڵبژاردن بەوەی کە ناوماناوە دیموکراسی بەمانە هیچ لە عێراق ناگۆڕێ ئەوەی کە ئێستا دەیبینی ئێستا لە شەقاما دەیبینی هەر کاتێک سەرکردەیەک دەتوانێت شەقام بجوڵێنێ دەتوانێت بەرزونزمی بە نرخی دراوەکانەوە بکە ئەمانە ئەوەیە من ناوە گیرەی مێژوویی لەو کتێبەداکە جەنابەت ئاماژت پێدا گیرەی مێژوویی ئەمە شتێکمانەیە گیرەیە بۆ دەتەوێت شتێک گیرکەی لە دیوارێک لە جێگایەک لە شتێک بە هێڵێک بە پەتێک بە شتێک دەیبەستی پێوە و پێی گیرە دەکەیت ئێمەش هەستەکەی مەزهب نەتەوە خاک مێژوو بیرکردنەوەی ئەوەی پێ دەڵێن مێنتاڵەتی خێڵەکی مەزهبی ئەمانە عێراقی گیر کردووە بە مێژۆکەی خۆیەوە ئەگەر شتێک نەبێ ئەمە بگۆڕێ دروست نابێم عێراقە تازە کەسێکمانەیە ناوی شیشرۆنە مێژوو نووسێکی دیاری ئەوروپیە ئەو دەڵێ بۆ ئەوەی شتێکی تازە دروستکەی دەبێت کۆنەکە لا بدەیت تۆ دەتەوێت ئەم ئێکسوارات و ستۆدیۆی ئێوە شتێکی تازە بێ بینەر بیبینێ ێ باشە خۆ هەتا ئێرە تێک نەدەی شتێکی تازەی لەسەر دروست ناکەیت بۆیە ئەم عێراقەش هەتا شتێکی کۆنەکەی تێک نەدەی شتێکی تازەی لەسەر دروست نابێ من ئەوە دەڵێ ئەگەر کورد داوای عێراقێکی تازە بکات کاردانەوەی خودی عێراق واروها وڵاتانی دراوسێ وڵاتانی جیهانی شتم ناوەدا چی دەبێت ئەمە ڕێک لە سێبەری شتێکە من ئەمە وتووە کاتی خۆی لە بڵین ئەو کاتێککە باسی ئەوروپام کرد لە فەڕەنسا ساڵۆنێکە بوو ناوی ساڵۆنی بارۆن دۆڵباک بوو هەموو نووسەر و ئەوانەی کە دژ بوون بە کاسۆلیک و پرۆستانت ئەوانەی کە دژ بوون بۆ پێکدادانە لەوێ کۆ دەبوونەوە جاری وا بوو سوڵتایان بڵێن زیاتر لەو کاتا لویسەکان بوو لویسی شەشەم و ئەوانە کە دەیاندا بەسەر ساڵۆنەکە ئەوەی ئەم جۆرە بیرکردنەوەی هەبوو لە ناو دەبرا دەکوژرا چونکە مەترسی بوو بەسەر سیستەمەکە ئەوان بۆیە ئەگەری هەیە ئەمەش مەترسی بۆ ئێمە دروستکاوە ئەگەری هەیە ینی ئەم بیرکردنەوە ئەگەر بکرێ بە واقع و ئیشی لەسەر بکرێ خەتەر بێ بەڵام ئەی باشە تۆ چارەسەرت چییە دیسان دەیڵێمەوە تۆ دەبێ مێنتاڵەتێک عەقڵێک بیرکردنەوەی دروستکەی بیرکردنەوەی نوێ بێ عێراقی نوێ بە بیرکردنەوەی نوێ دروست دەبێت یعنی ئەگەر ئاماژە بە شتێک دەم عەلی وەردی لە 1950کان دکتۆرا ئاهێنێ ێ باشە بۆچی و عێراقی جێهێشتووە نەیتوانی لە ناوی دابژی چونکە بیرکردنەوەکەی تازە بوو بە عێراق بەڵێ ئەم بیرکردنەوە نوێیە تا چەندە پێیوەستە بە یەکدەنگی یەغریزی و هاوکەت سیاستێکی دیپلۆماسیانە لەگەڵ عێراق و وڵاتانی جیهان و دراوسێ هەندێک شتەیە لە دەگوترێت ڕووداوێک کەکرێت تۆ چەند ساڵێک بباتە دواوە ئێمە ڕووداوێک لە عێراقدا ئێمەی برد بە دواوە ناگین ئەم ئەمانتوانی شتێک لەسەر ئەم بیرکردنەوەی دروستکەین کە عێراق پێش بخە ئێمە پرۆسێکمان هەبوو لە عێراقدا دروستماکردناوی ڕێفراندۆ بوو ئەمە ئێمەی برد بە دواوە ئەگینا بۆچوونی ئێمە توێرە ئێمە دیدی ئێمە بۆ عێراقی تازە بە عام کورد دەڵێم کە ئاڵێم ئێمە دەمانتوانی شتێک لەم عێراقە دەستکاریکەین چونکە ئەوەی کە بۆ لە دوای 2003 جارێکی تر لینکەکانی عێراقی بە دەرەوە بەستەوە کوردەکان بوون و ئەو پێگەی عێراق لە مەحفەلە نێودەوڵەتیەکانە و لە پەیوەندی لەگەڵ وڵاتانە لەگەڵ چواردەوری خۆیدا لە سەردەمی بەهێزبوونی کووردا لە عێراق توانی ئەم وێنەیە بنێرێتە دەرەوە ئەگینا هەموو لینکەکانی بچڕابوو ئێمە ئەم بابەتەمان لە عێراقدا نەبایە دەمانتوانی ئێمە ئەم هەنگاوە بردینێ دواوە بۆ نمونە ئێرانەکان قسەیەکیانەڵێ شۆڕشەکەی ئێمە ئێمەی بردە دواوە نەک پێشی خستین ڕیفراندۆمەکەی ئێمە لە عێراقدا ئێمەی بردە دواوە نەک پێشی خستین ئەگەر ئەمەمان نەبووە دەمانتوانی کۆدەنگی لەسەر دروستکەین دەمانتوانی لانی کەم لە مێژووژە شتێکەیە پێ دەوتێ بازدانی مێژووی ئێمە دەمانتوانی بازدانی مێژووی بکەین لە عێراقدا هاوڕێ میهرەبانی ینی ئێمە بە درێژایی ئەوەندە ساڵانی کەم 100 ساڵی وەرگرە لە 21ەوە تا 21 وەرگرە یعنی ئەو 100 ساڵە لەو عێراقەدا بازدانی مێژووی تێدانیە یەک بەشی تایبەتی کتێبەکەم تایبەت کردو بە بازدانی مێژووی لە عێراقدا معقول نییە تۆ بەسەر مەزهبە
بەو پێکدادانە مەزهبیە کە کەنعان مەکیە باسی دەکا ئێستا کەنعان مەکیە کەی باسی بۆ من لە مێژوود لە سەردەمی سونەکانە باسی کردووە ئێستا تۆش جەنابەت من باسی پێکدادانی شیعە و سونە بکەم هەر هەماشت باس دەکەمەوە بۆ نمونە ئەوەی کە بەرامبەر بە پێکدادانە نەتەوەیەکە هەیە عەرەب بۆ کورد بە ئێمە بازدانمان نییە بەسەر مێژوەدا بۆیە کاتێک کەسەی دەکەی هەستەکەی لە ناو ئەم مێژوێدا وەکو بازنەیەک سوور دەخۆی دەرگایەک و دەرچەیەکت نییە بۆ چوونە دەرەوە ئەمە پێی دەوتێ ڕیفۆرمی مێژوویی ئێمە ڕیفۆرمی مێژوویمان نییە ئەم بازدانە بکەین ئەم بازنەیە پێی دەوتێ بازنەی مێژوو تێیپەڕێنین بیشکێنین چوونە دەرەوەمان لە مێژوویە کاگازات کەواتە لەم بارودۆخی ئێستادا ئەم بازدانە کارێکی ئاسان دەبێت یاخود ئەو کۆدەنگی بۆ دروستبوونی عێراقێکی تازە دەکرێت کاری لەسەر بکرێت کۆدەنگەکە دروست نابێ لەبەرەوەی ئەگەر کۆدەنگەکە دروست بواە ئەکرا لەم ڕاڕەوەی مێژوودا کۆدەنگیان دروست کردایە و کە ئەڵێن سیستمی دیموکراسی بەلاوە لەسەر ئەمە کۆکیەکە بوو ئەوە تا ئێستا وردەوە دەلێی پەشیمان دەبنەوە بۆیە خاڵی یەکەمی ئەوەی من دەیڵێم دەبێ بیرکردنەوەکە بگۆڕدرێ دەبێ بیرکردنەوەیەک هەبێ من و تۆ قبولکە ئایا پەیوەست دەبین بە هیچێکێ لە مەزهبانەوە یان نا ئەوەی کەوتم ڕیفۆرمی دینی پێدەوتیە من پەیوەست نابم بە هیچ مەزهبێکیانەوە ئایا عقلێک هەیە ئەمە قبولکە لە عێراقدا من پەیوەست نابم بە دیدی نەتەوەییەوە ئایا عقلێک ئەمە قبول دەکا من کوردانە بیر نەکەمەوە و عێراقیانەش بیر نەکەمەوە ئەمە قبول دەکا بۆیە تاکە خاڵێک ئەوەی کە من دەیڵێم و زۆر لەسەری وەستاوم ئەوەیە بیرکردنەوەی عێراقیانە بۆ تەواوی چەمکە دوانەیەکان بگۆڕدرێ دەسەڵات بۆ نمونە بۆچی ئاسایی نییە سەرۆکۆزیران باجارێک کورد تاقی کاتەوە لێمە لە ئەزمموی سەرۆکۆمارەکانە تا ئەندازەیەک لە هەموو مێژوو عێراق زیاتر سەرکەوتو بووینە لە پۆستی سەرۆکۆماردا بۆچی ئەوەش تاقی نەکەینەوە ئایا دیدێک هەیە لە عێراقدا نەوەیەک دروست بووە سیاسیەک لە عێراقدا دروست بووە ئەم دیدە قبولکە دروست بووە کێشەکە ئەمەیە هەر کاتێک قسەکەمان ئەمەیە هاوڕێ کە دروست بوو یعنی هەم بازدانی مێژوویمان کردووە هەم ڕیفۆرمی مێژوویمان کردووە و هەم ئەوەی کە دەڵێن نەوەیەکی تازە ئەو کاتە نەوە تازەکە دەتوانێت دەسەڵاتێکی تازە پەرلەمانێکی تازە و لەوێوە نقطەی سەرەتای مێژوویەکی تازەش بۆ عێراق دەست پێ دەکات ئەگەر ئەم بیرکردنەوەیە لای تاکێکی عەرب دروست نەبوو بێ لای سەرکردێکی عەرب دروست نەبوو بێ بەڵام ئەگەر لای با بڵێن دەسەڵاتدارانی کورد تاکی کورد دروست ببێت دەکرێت ئەم بازدانە ئاسان بێ لە عێراق یان دەستوور ڕێگەی پێدەدا یاسا ڕێگەی پێدەدا کاتی خۆی بڵێن لە سەردەمی عەبدولکەریم قاسمدا قسەیەکی هەبوو دەڵێ سیاست بەبێ لە بەرچاوگرتنی ژینگەکە هەڵەیە ئێمەش ئەگەر باسی کورد بکەین ئایا کورد ئەمەی لەلا گەڵاڵە بووە ئەمە دەتوانێت یان ناتوانێت بەبێ لە بەرچاوگرتنی ژینگە سیاسەکەی عێراق ناتوانین قسە لەسەر ئەمە بکەین ژینگەکە پێمان دەڵێ ئەمە قورسە نەک تەنها بۆ کوردەکان بۆ هەموو پێکاتەکان بۆ عەرەب بۆ کورد بۆ تورکمان بۆ هەر کەسێکی تر تۆ سەیری دەکەیت بۆیە تا ئێستا دروست نەبووە و قورسە بێ بۆ کوردەکان بەڵێ کەواتە ئەگەر بمانەوێت کار لەسەر ئەم بیرۆکێ بکەین بۆ ئێستا قورسە ئەگەر بیر لە داهاتوو بکەینەوە هەنگاوی دووربنی بۆ داهاتوو پێویستە چۆن کاری لەسەر بکرێت دەبێ بێگومان بۆ داهاتوو کار بکەین چونکە ئەگەر بۆ داهاتوو کار نەکەین و بەو تەسەورە نەڕوانینە داهاتوو خۆی عنی هەر عێراقەر بەو شێوەیە خۆی دەبێ بۆیە دەبێ ئەوە دروستکرێ کە تاکی عێراقی لەو بیرکردنەوە مەزهبیە دابماڵێنرێ و جارێکی تر لەو پێکدادانە ببرێتە دەرەوە معقول نییە کەسێکە مێژووی خۆی لە ئەوروپادا تەواو کردووە لەنا ئەو هەزارە و پێشکەوت ناتەواو کردووە دێتەوە عێراق ڕاستە و خۆ دەڕاتەوە چقی پێکدادانەکە شتی وای زۆر یعنی کارە ساتە بۆیە دەبێ ئەوانەی کە ئەزممویان هەیە ئەوانەی کە تا ئەندازەیەک دیموکرات خوازن لە عێراقدا ئەگەر ئەدروشم نەبێ فعلەن بڕوایان پێی بێ ئەبێ ئەمانە ڕێبەرایەتی نەوەیەکی تازە بکەن بۆ نمونە ئەوەی کە باسی ساڵۆنی بارۆندۆڵ باکم کرد ئەوەی باسی ڕۆشنگەریم کرد لە ئەوروپادا شتێکیانەیە ناوی ئەوە ساڵ حاشم باسی دەکات و سەرێکی سووریە باسی پێکدادانی ڕۆشنگەرانە و فەندەمێنتالیزم دەکات لە عێراقدا ئێمە کاتێک دەتوانین ئەمە لە ئایندە دروستکەین شەڕێکمان هەبێ پێکدادانێکمان هەبێ ناوی پێکدادانی ڕۆشنگەرانە بێ لەگەڵ فەندەمێنتالیزمە لەگەڵ محافیزکارەکانە لەگەڵ ئەوانە کە پابندن بە دینەوە
تۆ ئەگەر ئەم شەڕە دروست نەکەی تا ئێستا نووسری ئێمە لە کوێی پێکدادانەکانی عێراقدایە بەعکسەوە نووسری ئێمە نەک نایەوێ عێراق بکاتەوە و لەم دەرچەبی لەم بازنەبی بابەدەرەوە خۆیان بەشێکن لە بابەتەکە خۆیان ئەسڵەن ئەم لەسەر ئەو دەنووسی ئەو لەسەر ئەو دەنووسێ بۆیە چڕیان کردوتەوە بۆیە دەمەزەرد ئەوەی تعبیرێکی کوردەواریە دەمەزەردیان پێکدادانە دەکەنەوە یعنی ئەگەر ئەمە نەبێ ئایندەشمان هەروەکو وتم جارێکی تر گیرەیەکە بە مێژووەوە خولانەوەی لە ناو مێژوودا هیچ سوودی نابێت. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاس بۆ ئازاد ئیبراهیم ئەحمەد نووسەر و ڕۆژنامە سپاستان دەکەم.